بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 150 ڕۆژ لە دەست بەکاربوونی سەرۆکی حکوومەت وتارێکی لەبارەی 100 ڕۆژی کارکردنی کابینەکەی بڵاو کردەوە. لە وتارەکەیدا باز لەو دەکات کارەکانیان بەروپێشچوونی باشی بەخۆبینی و گەندەڵیان تا ڕادەیەکی بەرچاو سنووردار کردووە. بمیانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵسەنگاندنێک بۆ کارکردنی 100 ڕۆژەی حکوومەت هێرێمی کوردستان دەکەن. بەڵێ کاک سۆران لە سۆدیۆ لەگەڵمانە و 200 دۆسێکی لەگەڵ خۆی هێناوە. دوای راپۆرتەکە بەیەکەوە هەڵسەنگاندنێک بۆ کارەکانی حکوومەت. لە ڕۆژی سوێند خواردنی کابینەکەمان لە پەرلەمان ئاماژەم بەوە کرد کە ئەرکێکی سەختمان لە ئەستۆ دوای 150 ڕۆژ لە دەست بەکاربوونی سەرۆکی حکوومەت هێرێم وتارێکی لەبارەی 100 ڕۆژی کارکردنی کابینەکەیەوە پێشکەش کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێم لە وتارەکەیدا ئاماژەی بۆ کرد لە 100 ڕۆژی دەستپێکدا کاری بەرچاویان کردووە و لە چەندین بواری گرنگدا پێشکەوتنی باش بەدیاتون. لەوەنا باشترکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی، ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، هەروەها گەڕاندنەوەی شەفافیەت و دڵنیایی زیاتر لە بواری داهاتی گشتی و ناوخۆ و نێشتنی ڕێژەیەکی بەرچاوی ڕۆتین کام وتارەی سەرۆکی حکوومەت هێرێم کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. بڕیاردرا بە کۆکردنەوەی گشت داهاتەکان لە وەزارەتی دارایی و ئابووری. لا بەشێکی وتارەکەیدا سەرۆکی حکوومەت دەڵێت دوای 100 ڕۆژ کارکردن ئێستا گەندەڵیان تا ڕادەیەکی بەرچاو سنووردار کردووە. دوای چەند کاتژمێرێک لە وتارەکەی سەرۆکی حکوومەت، سۆران عومەر لە سەرگەندەڵی بەرفراوان لە خاڵە سنووریەکان نامەیەکی ڕاستی سەرۆکی حکوومەت کردووە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە نامەکەیدا بۆ سەرۆکی حکوومەت دەڵێت دڵنیام لە من باشتر دەزانن چی لە مەرزەکان دەگوزەرێ. دەزانن ئێستا گەڕاوینەتەوە ساڵی 1991 و سەردەمی ئاودیوی شۆفڵ و مس و فافۆن. ئەو پەرلەمانتارە باز لەوەش دەکات دەزانن هەموو شەو ڕۆژێک لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و پەروێزخانەوە چەند بەرپرسێک بە نایاسایی 40 بار هەڵگری هێلکەوت دووک بۆ هەرێم و خواروی عێراق داغڵ دەکەن. واتە شەوانە نزیک بە 50 دەفتەر دۆلار وەردەگرن بۆ داغڵکردنی هێلکەوت دووک. فەرمونەم فەزاحەت و پاشاگەدانیان ڕاگرن. ئەندامێکی پێشووتری پەرلەمانی کوردستانیش وتاری سەرۆکی حکوومەت لە بارەی شەفافکردنی نەوت بە چاواشەکارانە ناو دەبات. عەبدوڵڵای مەلانووری ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان لە وتارێکدا دەڵێت بەڕاستی شەرمە بەرپرس قسەی ناڕاست بکات. نەک هاوڵاتیان تەنانەت پەرلەمانتارانیش نازانن داهات و خەرجیە وڵاتە چەندە و چۆن سرف دەکرێت. بەداخەوە لەم هەرێمەدا قسە باجی لەسەر نییە، ڕاستی هەتیوە. گومانم نییە هەزاران مرۆڤ بەم قسانی مەسرور بارزانی هەڵخەڵەتاون و چاواشە بوون. بۆ باشتر و خێراتر خزمەتکردنی هاوڵاتیان داوام لە هەموو وەزارەتەکان کردووە کە بیرۆکراسی ئاوکات شێرکۆ جەودەد ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان لەبارەی وتارەکەی سەرۆکی حکوومەتەوە ڕای دەگەێنێت خۆزگا وەزیرەکانی حکوومەت بیانزانی بە داهاتی نەوت چەندە و چۆن خەرج دەکرێت و ڕێگریش لە دیوانی چاودێری دارایی نەکرابە بۆ وردبینی لە داهات و خەرجی و گرێبەسەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان. ئەو پەرلەمانتارە ئاماژە بۆش دەکات چاکسازی با چارەسەری کاتی و پینەکردن ناکرێت بەڵکو بڕۆن فریای سەروەری یاسا و قەیرانەکانی دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزایی هەرێم بکەون. هەر لەبارەی ناشەفافێتی داهاتەکانی هەرێمەوە مامۆستایەکی زانکۆ تێشک دەخاتە سەر نەناردنی یاسای بودجە بۆ پەرلەمان. محەممەد عەلی مامۆستای زانکۆ لە وتارێکدا باز لەوە دەکات تەنها و تەنها هەوڵی جددی بۆ چاکسازی و شەفافیەت هێنانی پرۆژە یاسای بودجەیە بۆ پەرلەمان. سەرۆکی حکوومەت لە وتارەکەیدا بێگ و شەش باسیەم بابەتەی نەکرد. دەربارەی گەورەکردنی خەبارەی حکوومەتیش محەممەد عەلی دەڵێت سەرەڕایە و هەموو وەزیر و وەزارەتە چ پاساوێکی منطقی هەیە بۆ دانانی یاریدەدەرانی سەرۆکی حکوومەت بە پلەی وەزیر و دروستکردنی حکوومەت لە ناو حکوومەتدا. ئایا دروستکردنی حکوومەتی سێبەر بەشێکە لە چاکسازی؟ بۆیە ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ باشترکردنی کەرتی کارەبا. ڕەخنەکان لە سەرۆکی حکوومەت لایەنەکانی ناو حکوومەتیشی گرتوۆتەوە. پەرلەمانتارێکی یەکێتی لەبارەی ناڕوونی داهاتینەوت قسەی هەیە. کاروان گەزنەی پەرلەمانتار یەکێتی ڕای دەگەێنێت وەک لیژنەی سامانە سروشتیەکان ئاگاداری داهاتی نەوت و چۆنێتی خەرجکردنی نین. تا ئێستاش وەزیری سامانە سروشتیەکان سوێندی یاسایی نەخواردو و نازاندێت چێە. جا پرۆسەی نەوت چۆن شەفاف دەبێت؟ پەرلەمانتارەکەی یەکێتی هۆشداری لەبارەی خزمەتگوزاریەکان دەدات و دەڵێت
خزمەتگوزاریەکان بە تایبەت کارەباوە و لە مەترسی گەورەدان جگە لە وتارەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران حکوومەت هێرەم راپۆرتێکی لەبارەی کارەکانی بڵاو کردەوە. مامۆساکی زانکۆش راپۆرتەکەی حکوومەت بە چاواشەکاری ناو دەبات. دکتۆر ڕەعەد ڕەفعەت مامۆسای زانکۆ لەبارەی راپۆرتەکەەوە ڕایگەیاند ئەو راپۆرتە کۆپی کار و چالاکیەکانی کابینەکانی ڕابردووە و شتێکی نوێی تێدا بەدی ناکەن، بەڵکو کارە ڕۆژانەکانی وەزارەت و دامەزراوە کارگێڕەکانی کردوتە چالاکی. هەندێک چاکسازیشی باس کردووە لە خودی خۆیدا گەندەڵیە، وەک کەمکردنەوەی کۆنمرەی وەرگرتن بۆ ماستەر و کردنیان بە مامۆستای زانکۆ. کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 9 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن پارتی و یەکێتی و گۆڕانەوە پێکات و لە دەی 7 2019 پەرلەمانی کوردستان متمانەی پێدا. بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکرەوەکان بگرم. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن. سوپاس بەڵامەدەباتە سوپاسان دەکەین کە 200 لەگەڵ خۆتان هێناوە بە پێویست قسەیان لەسەر دەکەین بەزگە سەرتا قسانگانێک بۆ وتارەکەی سەرۆکی حکوومەت بکەین بە تایبەتی لەو بڕگەی کە باس لەوە دەکات تا ڕادەیەک گەندەڵیان سنوردار کردووە و کارەکانیان بە ئاراستی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەداخەوە دەیڵێم کە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە لووتکەی هەڕەمی دەسەڵاتەوە شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە کە هەموو جومگەکانی حکومڕانی گرتوتەوە. بۆی بەڕاستی هیچ بەرەنگاربوونەوەیکی گەندەڵی تا ئەم ساتە و هیچ ئیرادەیەک بە ئاراستەی دژ بە قەبارەی گەورەی گەندەڵی بوونی نییە لە ئەم کابینەشە. چۆن بوونینیانی دەلیلێک بۆ نمونە؟ بەڵێ بە دەلیلی ئەوەی کە تەنها بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە چوارچەوەی دروشمێکا ماوە. یەکێک لەو دەستانەی کە ئیفلیچترین دەستەیە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە بووەتە هۆی ڕووسپیکردنەوەی بەشێک لە دۆسیەکانی گەندەڵی بەداخستنیان نەک بە بەرەنگاربوون. یان ئێستا دەستی دەسپاکی لە بری بەرەنگاربوونەوە دۆسیەکاندا دەخات؟ بەڵێ زۆرترین هیچ دۆسیەکی بەڕێستی داخستووە لەسەر گەندەڵی گەورە؟ بەڵێ ئەم دۆسی داخستووە. چییە دۆسیەکە؟ ئەمە دۆسیەی کارگەیەکی وەهمی ئاشتی هەورامی و ژنەکەیەتی کە هەموو مانگێک 10 ملیۆن دۆلاریان خستۆتە گیرفانیان بە دزی. ئەو بەڵگانەی کە من پێشکەشم کردووە بە دادگا بە هەموو ئەم ڕێکارانە. وەزیر خۆی ئەڵێ بەڵێ مانگانە نەوتی ڕەشمان بە ناوی کارگەی قیری زیپۆ 37,000 تن بە $130 پێداوە لە بازاڕا فرۆشتوێتیەوە بە هەر تەنێکی بە $100 خێر 37,000 تن لە مانگێکە. باش ئەم کارگەی قیرە ئەوە نووسراوی سەرۆکی دەستەی وە بەرهێنانە لە شتیوا بوونی نییە. ئەڵێ باش شتیوا لای ئێمە وەکو بۆ بەرهێنان بوونی نییە. ئەمە نووسراوی وەزیری پیشەسازی و بازرگانی کارگا بێ لای ئەوان تۆمار بێ لە شتیوا بوونی نییە. ئەمەش ڕوونکردنەوەی وەزیری سامانە سروشتیەکان ئەڵێ ئێمە کار بەواکەین کارگەکان وانە نەوتی ڕەشیانە دەینێ. هەموو ئەمانم تەقدیم کردووە جگەلەوە دۆسیەکە داخرە جگەلەوە. باش دوایی وەزیری بازرگانی ئەڵێ کارگەیەک بە ناوی قیری زیپۆ بوونی نییە، تەنها کۆمپانیایەک هەیە بە ناوی زیپۆ بۆ بازرگانی. تۆمارە بە ناوی کێ؟ بە ناوی کەسێک بەم ناوە لە سا 20 هەیە، کەسێکی تریشکە لە سا 60 هەیە
وژنەکەی ئاشتی هەورامیش لە سا 20 هەیە تەنها ناوەکەیان تۆمار کردووە و بە ناوی کارگەی قیرەوە نەوتی ڕەشیان وەرگرتووە ئیمزاکەی ئاشتی هەورامیان فرۆشتۆتەوە مانگانە بەس بە ئیمزاکەی ئاشتی هەورامی واتە ژنی وەزیرێک سەیرم کەم با تەواوی کەم ژنی وەزیرێک ئیمزای مێردەکەی هەموو مانگێک فرۆشتۆتەوە 10 ملیۆن دۆلاری دەستکەوتووە باش بەس ئێستاکی بەم کابینەوەیە کا شێورامی یاریدەدەی سەرۆکی حکوومەتە بۆ کاروباری وزە بەڵێەوە گەندەڵیەکی ئاشتی هەورامیە خۆی و ژنەکەی باش داومە بە دادگا ئەمە لە 22/5/2019 وەڵامی دەستەی دەستپاکیە بۆ مەڵێ چی دوسێن فەزاحەتەکە دواتر ئەم داوایە بە بڕیاری دادوەر لەبەر نەبوونی توخمی سزایی لە سیوێکی دەی 2018 بڕیاری داخستنی درا بە شێوەیەکی کۆتایی پاڵپشت بە مادەی سەوسی بڕگەیەک لە یاسای بنەمادادگەریەکان و تۆمەتباران ئازاد کران بەڵگە لەوە زیاتر چییە کە تۆ کارگەیەکی وەهمی کەشفکەی ئیمزایەک بفرۆشرێتەوە مانگی 10 ملیۆن دۆلار قازانجکە باش دەستەی دەستپاکیە لە داخرا دەستەی دەستپاکی دەستەیەکی بێئیرادە و خەسارە ئەو پارەیە لەو دەستەیە سەرف بکرێ و ئەمە نەتیجەی دۆسیەکانی بەقەت پارەکان کە پێش سەرۆکی دەستپاکی میوانی ئەمە و 10 ملیۆن دینارە مانگانێنی بەقەت پارک ناتوانەوە دەگەڕێنەوە نەخێر دۆسیە گەورەکان لە نێوانی کۆتایی کابینەی هەشت و دەستپێکی کابینەی نۆ هەموو ئاوا داخران باش بۆی بەداخەوە ئێڵێم ئەمە بەرەنگاربوونەوەی گەندەڵیە باش ئەی لێ ئێستا داینی چی هەیە مەسەلەن هیچ گەندەڵکار ئێستا قەبارەی گەندەڵیەکەی گەورەتر و زیاترە و بەردەوامە لە زەوی چۆن لە زەوی گەڕوونکردنەوەم دێت زەویەکی مساتەحەی وەرگرتووە زەویەکی بۆ بەرهێنان وەرگرتووە پێشەوەی خەتی بڕێژێ بە ملیۆنان دۆلار فرۆشتوێتیەوە باشە لەکوێ لە هەولێر لە سلێمانی لەم شارانە وەری ئەگرێ و بە ناوی پرۆژەی جۆرا و جۆرەوە ئەمە ئەبینی کاک حەکیم ئەمە بینی ئەمە چیە بڵێ ئەمە 130 پرسیارە کە لە 1/9/2019 تاکو مانگی 12 کە ئەکاتە 1/12 ئەکاتە 2 مانگ و چەند ڕۆژێک 130 پرسیارم لە حکوومەت کردووە ئەمە هەموو ئەو دۆسیانەیە کە چۆ بۆ ئەنجومەنی وەزیران هەر یەکە لە بارەی دۆسیەیەک و فەزیحەیەک و قەزیەیەکی گرنگەوەیە بەشێکی وەڵامی هاتۆتەوە کارم لەسەر کردەوە بەردەوامم جگە لەوە ئەمانەی دەیبینی هەموو ئەو دۆسیانەیە کە ژمارەیان ئەگاتە 7 دۆسیە کارم لەسەر کردوون لەبارەی چیوە بڵێن لەبارەی چیەوە دروستکردنی سندوقی خانەنشینی کە بەداخەوە چەند ساڵە فەرمانبەری هەرێمی کوردستان مانگانە خانەنشینی لێ ئەبڕدرێ کەس نازانێت سندوقەکەش نییە تا سندوقەکەش نییە دەبێت دروستکرێ ئەمە یەک دوو لەبارەی بە ئەلکترۆنیکردنی سیستەمی بانکی کە چەند ساڵە پارەی بۆ سەرف کراوە بەداخەوە جوابی وەزارەتم بۆ هاتۆتەوە لە نەوەت بانقەکەی حکومی هەرێمی کوردستان تا ئێستا 12 بانقراونەتە نێتوەرکێکەوە بەسراونەتەوە بەیەکەوە کە ئەمە بۆ پاشەکەوتی موچە دەبوو بەم سیستەمە بگەڕێتەوە حساب بانکی دروستکرێ خەڵک پارەکەی بە ژمارە داخلی حسابەکەی بێ و نەختینە کەمکەینەوە و پارە چاودێری بکرێ لەوەی کە جوڵەی پارە و خاوەنی پارە تا ئێستا چەند ساڵە خەریکن 12 بانکیان بەستۆتەوە بەیەکەوە یەکێکی تر لەو قەزیانە من حەی زیندانیانی سیاسیەکە خەڵکێکی زۆر هەویەکەشی بۆ کراوە هەموو دۆسیەکەی تەواو بۆ دیناری نادەنێ و چەندێکە مستحقیشە بڵێن بەڵێ بەدەل عیادات هەیە لە هەرێمی کوردستانە ئەو دکتۆرانی کە بەیانیان دەوامیان هەیە دوای نیوەڕوان عیادەیان بۆ دانێن هەر پزیشکێکی ئیخسایی 4 ملیۆنی هەیە ئەمەش داومە بە دۆسیەکە داومە بە چاودێری دارایی بۆ پشکنین و وردبینی 12 سنتەرە لە هەرێمی کوردستان چکە گومانی گەندەڵی هەیە ئەمە پارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەرەگیرێ لە مەرزەکان وەرەگیرێ لە تازەکردنەوەی سەنەوی ساڵانەی ئۆتۆمبیل وەرەگیرێ بە ناوی ڕێگاوبان ئەوش ڕێگاوبانەکانمانەکە ناکرێتەوە بۆ ڕێگاوبان نەخێر
من داوام کردووە دەبێت بخرێتە سندوقێک و بۆ چاکردنی ڕێگاوبانەکان کە مەرجێکی سپی ڕۆژانەی هەرێمی کوردستان بزانە چ کارەساتێکی گەورە لە ڕێگاوبانەکانە ڕووەدا. مەسەلەی پاڵاوگەی نایاسایی و ئەو گۆڕەپانانەی کە لە هەرێمی کوردستانە هەن بنزینی تیا دروستەکەن مادەی سەرەتانی تیا تێکەڵەکان بە ناوی بنزینەوە لە ساحە نایاساییەکان و ئەو پاڵاوگە نایاساییانە ئەمە کارم لەسەری کردووە. مەسەلەی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شەڕی تیرۆر، مەسەلەی تونێلی پێنجێن کە چەند ساڵە بڕیاری بۆ دەرچووە بەڵام خۆشبەختانە ئەم جارە دوای بەدەواداچوون چۆتە پلانی وەزارەتی ئاوادارکردنەوە تونێلێک بۆ پێنجێن دروستەکرێ بە مەدای 20 کیلۆمەتر کە ئەو ڕێگایە بەو تونێلە تووشی ئەو ئاستەنگیە نابن کاتێک تونێلەکە دروستکرا. مەسەلەی باج و ڕسوماتی خانوبەرە لە ڕانیە کە بەداخەوە گرفتێکی گەورەی هێویژەوەیە لە ڕانیە باج و ڕسومات لەسەر زەوی ژوەرەگیرەوەکو خانوو کامە لە گرفتێکی گەورەیە بە ئومێدیەوەین خەریکی حەلکردنی بین. ئەو 20 میلیارەی کە لە پایتەختی ڕۆشنبیری سەرف کراوە من دوجار هەموو پرۆسەکەم ئاراستەی ڕقابەی مالی کرۆ بۆی هەر 20 میلیارەکە بە یەک جار وردبینی بکرێت چاوەڕێ ئەنجامەکە یەکەین. مەسەلەی گێڕانەوەی پاشەکەوت کە بەپێی بڕیاری ژمارە 64 ساڵی 2016 دەبێ حسابێک دروست کرێ بە ناوی نەفەقەی شەرعی و بخرێتە ئەمەیان هینە ئەمە قەرزەکانە قەرزی پێشینەکان. باش بەداخەوە حکوومەت خۆی تووشی قەیران بوو و پارەی هاوڵاتیان و موچەی هاوڵاتیانی نەداوە و بەپێی بڕیاری پاشەکەوتەکە کە بڕیاری ژمارە 64 لە خاڵی 4 لێ کاتێک دەست بە لێبڕینەوەی پاشەکەوتەکان پێشینەکان دەکرێت لیان وەرگیرێتەوە لە هاوڵاتیان پێشوینەی خانوبەرە هاوسەرگیری سندوقی نیشتەجێبوون کە هەموو شایستە داراییەکانی موچەخۆران درا. حکوومەت هەموو شایستە داراییەکانی موچەخۆرانی نەدا و دەستی کردو بە لێوەرگرتنەوەی بە یەک جار 3 ساڵی پێشینەکان و زیادەشی چۆتە سەر. خۆشبەختانە داوامان کردووە کە ئەمە لا ببرێ زیادەکەی و تەجیل بکرێ ساڵانە لێ وەربگیرێتەوە. ئەم پرسە ئەنجومەنی وەزیران ناردوێتی بۆ وەزارەتی دارایی چاوەڕێی جوابی وەزارەتی دارایی یەکەین. ئەم قەزیەی پاسەوانی کۆمپانیا نەوتیەکانە کە ئەمە ئەرکی دوولی وای وەزارەتی نەوت و گازی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە بە کۆمپانیای سکیوریتی ئەیکەن. باش ئێستا بۆی ڕوون بێستە ئێمە دوولیۆینێت و غازمانەیە لە هەرێم بەڵام بۆ پاسەوانی کێڵگەنەوتەکان بەڵام بەرپرس حیزبی کۆمپانیا ئەمنی دروست کردووە و پارێکی زۆری بەدڕات پارێکی خەیاڵی دەڕوە. ئەوە تا دۆسیەکەم ئاراستە کردووەوە سکاڵاشم لەسەر تۆمار کردووە لە دەستەی دەستپاکیە کە هیچ ئەمەلێکم پێی نییە. بۆ 2 مانگی کۆمپانیای شیفرۆن پاسەوانی 52 دەفتەر دۆلارە سەروی 50 دەفتەر دۆلار وەرگیراوە لە کاتێکا لیوای نەوت و گازەیە لە پارەی نەوت. ئەمانە هەموو خزمەت گوزاریەکانی نەوت لە پاسەوانی و لە پێداویستی ڕۆژانەوانە بۆ نمونە یەک دەبە ئاو باشە بە هەرزانترین نرخە هەر سێتێک بەچەنە سێتێکی ئاوی دوانزەیی بە 3000 دینارە بە 2500 بەچەنە. ئەوان بۆ یەک دانە لە ئاوەکە $1 نووسن لە پارەی نەوت هەڵێگرنەوە بۆ شکە کۆمپانیاکە هی خۆیانە و بەم جۆرە دزی لە داهاتی نەوتەکەن. داوام کردووە کە ئەم قەزیە بێ ڕابگیرێ کۆمپانیای سکیوریتی یعنی چی بە ڕێنمایی ئەمانە دروست کراون. لە خولی پێشوو کۆمەڵێک یاریگا هەیە لە شاری هەولێر کراوە بە ناوی ڕێکخراوێکی حیزبیەوە یاریگان کە بۆ خەڵک دروست کراون بۆ گەنج دروست کراون. ئەمە قەزیەی ماڵی گشتیە دەبێت بگەڕێتەوە. ئەم جارش بە دوایە چوومەتەوە کە ئیدعای عام تحریکی کردووە دەبێت بگەڕێنرێتەوە بزانم وەڵامەکەی چاوەڕێی جوابیم لەسەر ئەو گرێبەستەی عریزە نووسەکان کە کارەساتی بەرەمێناوە. طبعاً بەداخەوە من کاتێک کە ئەمەم داوا کردووە وەزیری داد جوابی داوەتەوە ئەڵە دوای ناڕزایەتیەکان ئێمە لەگەڵ کۆمپانیاکە 25,000مان کرد بە 15,000 بەڵام ئەم کۆمپانیا هیچمان نەبینیوە کە شایانیەوە بێ گرێبەستەکەی هەڵوەشێنینەوە چونکە ئەم کاراناکە کاتێککە لە لیژنەی دارایی مناقەشەی وەڵامەکەی وەزیری دادمان کرد باوەڕمان پێی نەبوو
چکە ئەو کارانەی کە بڕیارە و کۆمپانیا بکە هیچی نەکردو کۆمپیوتەرێکی داناوە لە یەک شوێنی سلێمانی ئەوەی کە بەدەست پڕ دەکرایەوە و پێشتر لە کۆمپیوتەر کۆپی کرابوو دانرابوو لە بەردەمی عریزە نووسەکان ئێستا ئەو ڕاستەوخۆ لە کۆمپیوتەرەکە هەیە داخلێکا و پرێنتێکا و 15,000 دینار وەرەگرێ طبعا ئەمە پێنجی بۆ کۆمپانیایەکی حیزبی ئەملایە پێنجی بۆ کۆمپانیایەکی حیزبی ئەولایە دوونیوی بۆ حکوومەتە دوونیوی بۆ عریزە نووسەکانە ئەمە زیادکردنی داهاتە بۆ حکوومەت و کەمکردنەوەی قورساییە لەسەر هاوڵاتیانێکی داهات بێت لەم ڕۆ بووە ئەبەم جۆرە کراوە کۆمپانیا حیزبیەکان پشتیان زیادیگەرەوە کە پێشتر پشتیان نەبووە لە عریزە نووسیە باش جگەلەوە یەکێتی خانەنشینان لە سلێمانی داوایەکیان هەیە بۆ ئەوەی کە یاسای خانەنشینیە گرتووی عێراق کاری پێ بکرێت لە هەرێم دیارە ئەوە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران لە دۆخی خانەنشینیان دەگۆڕدرێت دۆخیان دەگۆڕێ لەبەرەوەی جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان خانەنشینی لە عێراق و لە هەرێم ئەوەی هەرێم کەمترە حکوومەتی هەرێم وعدیداوە ئەم جارە ئەم پرسە جارێکی تر بێنینەوە پەرلەمان و یاسای خانەنشینی دەستکاری بکەین کۆکردنەوەی پارەی وەزارەتی شارەوانی بە کۆمپانیا کە ئەمە فەزیحەیە بەڕاستی وەزارەتی خاشاکە بەڵێ تابلۆ و 6 جۆر پارەی خۆڵ و خاشاک وەرەگرن چەند جۆر پارەی تابلۆ و ئەوە وەرەگرن ئەمە زیادکردنی داهاتی ناوخۆیە لەسەر شانی کێ لەسەر شانی ئەو خاوەن کارانەی کە حکوومەت کارەبای لەسەر زیاد کردوون باج و ڕسوماتی لەسەر زیاد کردوون و بە ناوی کۆکردنەوەی زیادکردنی داهاتی شارەوانیشەوە ئەم ڕسوماتی لەسەر زیاد کردوون لەگەڵەوەش ئەمە کێ کۆیەکاتەوە کۆمپانیا حیزبیەکانی هەردوو قازانجیەکەن زۆر بڵین لەو قازانجەکەی بەشی زۆری بۆ ئەو کۆمپانیایە ئەوە لە ڕاستیە ئاراسەی لیژنەی شارەوانی پەرلەمانم کردووە کە ئەم قەزیە بێ مراجعە بکرێتەوە و ئەمە زیادکردنی قورسایی و بە ناوی ئەو پرۆسەیەوە مستەفیدکردنی کۆمپانیایە سەرۆک حکومەت لە وتارەکەی وتی دەیانەوێت تا کۆتایی ساڵ بەڕێژەی لە 150 داهاتی ناوخۆ زیادکەن بەشێکی بەم جۆرە کردویانە باجانێ بەشێکی زۆری پەیوەندی بەو بڕیارە نایاسایانەی کابینەی پێشەوەیە کە لەسەر باج و ڕسومات و غەرامات و باشە بەس کابینە ئێستا دەتوانێت مەسەلەی باجان لەسەری بەردەوام عریزە نووسی کە گریان کراوە سەر هاوڵاتی هەڵی بۆشێن ئەوە تا وەزیری دادوەڵامەکەی پیشاندای کە سوورە لەسەر بەس دەتوان نەگەر بیاڵێت بە دڵنیایەوە توانن چکە من عەرزێکم لە ڕێی کۆمپانیاکە بۆ نردووە ئەڵێ من بە 7,000 هەمان ئیشەکەم لە کاتێکەوە 15,000 بەڵێ کەچی وەزیری دارا ئێمە تەنها تەماشای نرخ ناکەین تەماشای کوالیتیەکەین نا ئەمە قەزیەکە کۆمپانیا حیزبیەکانیان بەم ناوە هێناوە مستەفیدیان کردوون سەبارەت بە لیژنەی باڵای هەماهەنگی استراتیژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی داوام لە حکوومەت کردووە زەحمەت نەبێت چیتان کردووە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەڵێ هەر بڕیارێکی کابینەی پێشەوە دروستیان کردووە بەڵام پێم وان نییە ئەڵێ بەردیان خسبێتە سەر بەرد بۆ ئەم حکوومەتە بە ناوی بە دروشم باس نەکا کە بەرەنگاری گەندەڵیە بنەوە کام گەندەڵیە ئەو گەندەڵی کە خۆتانکرد نەبینی لە وتارەکەی سەرۆکی حکوومەت لە نەخێت ئەوەی کە چەند چکە و بازلەوەکە کە چەندین بەرتی مەسەلەن کارمەند و بەرپرسی حکوومیە لەسەر بەرتی وەرگتن لە دامدەستگا حکوومیەکان مەسەلەن سزا دەراوە ئەو بەرتی لە زانی چییە فەرمانبەرێکی قوربەسەریان ناچار کردووە 3 مانگە موچەی دواکەوتووە هەر بە دواکەوتوی هێناویانە و ئێستا ناوێرن ناوی بنێن پاشەکە و دەڵێن قەرز قەرز و پاشەکە و یەکشتە یعنی شتێک کە تۆ پێت نەدراوە و لە ئەستۆی ئەم حکوومەتەیە جا ناوی هەرچی بێ ئەوەیە کە 3 موچەی ئەم ساڵیش جا درێژکراوەی ساڵی ڕابردووە نایدەن باش زۆر تێکچوون بەوەی منوتمەیانەوە پاشەکەوتیکەن دوایوتیان دەکەین بە قەرز کردیان بە قەرز پاشەکەوت قەرزە باش ئێستا کە موچەی مانگی وەردەگرین دەبێت بچینە ساڵی داهاتوو بۆ مانگی داگەر بدرێت ئەم موچەی کە دەست پێەکەن هی مانگی نوۆیە ئەیانەوێت لە یەکی یەکەوە لەگەڵ عێراق ئەگەر ڕێ بکەون ئەگەر ڕێکیش نەکەون یەک لەسەر 12 بودجەی ساڵی 2019 عێراقمان بۆ بێ موچەی مانگی یەکە دەن و وەکو خۆیان بە شەرمنانە وتیان ئەوە چەند موچەیەکتان قەرزارین باش مەسەلەی کێشە و گرفتی مەرزی نێودەوڵەتی باشماخ کە لە 5 2019 من ئاراسەی 3 لیژنەی پەیوەندیدارم کردووە فەزیحەی گەورە لە مەرزەکانی هەرێمی کوردستان ئەو گەندەڵی کە بەڕێزی دوێنێ و تارێ بڵین نامەیەکە داراسی سەرۆکی حکوومەت کرد ینی بە دیارەکەی لە هەموو بەرزەکان ینی ئەو گەندەڵیە چییە کە ئەو گەندەڵیە بەڵێ ئەو گەندەڵیە کۆمپانیا حیزبیەکانی
هەردوو حیزبی باڵا دەستن لە مەرزەکانە جۆرەها پارە لە ئەو کەسانە وەرەگرن کە یا سەردانی هەرێمەکەن یا بە سیارەی خۆیانە چنە وڵاتێکی تر یان بازرگانیەکەن و کاڵا و شمەکە هێننە ناو هەرێمی کوردستان. باش ئەمانە ئەوەی کاڵا دێنێ بۆ هەرێمی کوردستان لە بری ئەوەی کار ئاسانی بۆ بکرێت تاک و کاڵاکە لەسەر خەڵک هەرزان بێ، چونکە من ئەگەر بازرگان بم کاڵایەک بێنم لە دەواازە سنووریەکان و لە گومرگ زیادم لێ بسەنن زۆرم لێ وەرگرن منی شەیخەمە سەر کاڵاکە بێ هاوڵاتی لەسەری گران بێ. جگە لەوە کاری نایاسایی زۆر مەترسیدار لە مەرزەکانە کرێت تەنها لە پێناوی پارە هەموو شێچێتە گیرفانی کۆمەڵی ئەشخاصی ناو هەردوو حیزبی باڵا دەزام قەزیە لە مەرزی ئیبراهیم خەلیلەوە دێ هەتا پەروێزخان باش لە چوار مەرزە نێو دەوڵەتیەکە لە مەرزەکانی تر کە ئێستا حکوومەت و جێگرەکەشی بەڕێز دەڵێ ئاگادارن ڕیان نەگرتووە نەخێر نەگرانە گیراوە بەشی زۆری ئەو کۆمپانیا حیزبیانی لەم مەرزانە پارە ئەکێشنەوە ڕۆژانە بیل لەواکەنەوە چۆن پارەی زیاتر بکێشنەوە. ئەزانی یەکێک کە بارێک دێنێت لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە ئیبراهیم خەلیل تا پەروێزخان کە داخڵە بێ 21 جۆر پارەی لێسەنن، یعنی یەک کاڵاکە دێتە هەرێم 21 جۆر پارەی لە مەرزەکان لێ بۆ هاوڵاتێکی ئاسایی بڵین بۆ بازرگانێک کە کاڵا دێنێ هاوڵاتی ئاسایی تایەتی کە دێتە ناو هەرێمی کوردستان یەکێ 5,000 لێسەنێ بە ناوی کۆمپانیایەکی تەمین سەحی، یەکێ 3,000 لێسەنێ بە ناوی نشینگە، هەر یەکە بە جۆرێک کۆمپانیا هەیە ئاوە ڕژێ بە تایی سیارەکانی کە دێنە ناو هەرێم $10 لێسەنێ ئەڵێ ئەمە چی؟ ئەڵێ ئەمە هی ئەنفلۆنزایە، هی نەخۆشیە. کام نەخۆشیە؟ ئەو کاتێ ئەنفلۆنزای باڵندە هەبووە تا ئێستا کۆمپانیا دروست بووە لە مەرزەکانە پارە وەرەگرێت $10 لە سیارە ئاوەکەکا بە تایەکەیە هیچی تر ناکە. دزی و تاڵانیە کە لە مەرزەکانی هەرێمی کوردستانە هەیە لە 91 هەبووە. بەڵێ یعنی گەڕانوینێتەوە بۆ پێش 27-28 ساڵ لەمە و پێشکە خەڵک ڕاوڕوت و تاڵانی و جەردەییە کرد. کارەساتی گەورە لە مەرزەکانە هەیە لە خاڵە سنووریەکانە هەیە بۆ دزی بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ پارەکێشانەوە بۆ قاچاق بۆ سەرانە چ مادەیەکی قاچاق لە عێراق لە هەرێم قەدەغەیە بێتە هەرێم پارەتە بێت توانی بێنیت بەڵێ دەڵاڵ و خەڵکی ڕێکەوتوو لەگەڵ دەستگای ئەمنی لە هەموو مەرزەکان هەیە بۆ داخڵەکە لەکوێژەتەوێت لێوێت تەسلیمتەکە حیمایەش یەکرێ بە چەکدار. ئەمە من لەو کاتەوە کارم بۆ هاوڵاتی 21 جۆر پارە وەردەگیرێ بەڵام بۆ بەرپرس خەڵک هەیە لە مەرزی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل دوای ئەوەی 21 جۆر پارەدات کە دێتە دەرەوەڵەن زەحمەنە بێ $700 بەرێ هی ئەوەی کە تۆ بار هەڵگرێکی هێناوە ئەگەر 10 ترێلەی هێنا بێ ئەزانی $700 با بەس بەچی بۆ هەڵێن لەبەرەوەی ترێلە داخل کردووە سیارەی بار هەڵگرە داخل کردووە ئەما چێتەوە سەر هاوڵاتی و بێ هاوڵاتی لە بازارەکانی هەرێما پارە زیادەکەی بە سەبارەت بە زیادەڕۆیی و داگیرکاری مڵکی گشتی و زەویوزار ئەوە دۆسەیەکە جارێکی تر هاتوومەتەوە سەری بڵێن ئێستا شەر بەردەوامە و زیادەڕۆیی و داگیرکاری نەک زیادەڕۆیی بەردەوامە زۆر زیادی کردووە. باشە و کارەکەی چیەکە مەسەرەن کۆکارەکەی و پاشاگەردانی و بێ لێ پرسینەوە بێ لێ پرسینەوەکەی هۆکارەکەی ئەم حکوومەتە ئەوانەی لە ناویان ئەوانەی باڵادەستن خەریکی داگیرکاری و زیادەڕۆین ئەوە تا ئەم قەزیە کە ئاراستەی 3 لیژنەی پەرلەمانی کراوە ئەو زەویانن کە داگیر کراون دوایی قەرەبوو کراون قەرەبووەکەشیان زیادەڕۆیی کراوەتە سەر و داگیر کراوە بڕیاری سەرۆکی هەرێم هەیە چکەمانە لە مەسیب سەلاحەدین داگیر کراون لە ئەوەی پێڵێن سەری ڕەش لەوێ داگیر کراوە لە ناوچەی تارین بینی هەولێر و مەسیب سەلاحەدین قەرەبوو کراونەتەوە جارێکی تر زەویەکان داگیر کراون ئەوەی قەرەبووەکەی وەرگرتووە سەیرەکە ئەوێش داگیر کراوە بڕیاری سەرۆکی هەرێم پێشوو بڕیاری سەرۆکی حکوومەت بڕیاری وەزیری شارەوانی بڕیاری وەزیری ناوخۆ هەیە بۆ لابردنی زیادەڕۆیەکان لا نەبراوە تا ئێستا باش ئەیکەواتە کیە زیادەڕۆیەکەی کردووە منم تۆیت هاوڵاتێکی ئاساییە خۆیانن جگەلەوە زیادەڕۆیی بەردەوامە تەنها لەسەر 2 دۆسیەکە لە سلێمانی و شارە زور
ئەم جارە من جوڵاندومە وەزیری ناوخۆ دوو لیژنەی لێکۆڵینەوەی دروست کردووە لەسەر ئەوەی بڕیاری لابردنی زیادەڕۆکەی دەرکردووە جێبەجێ نەکراوە. بزانێت کێ جێبەجێ وەزیریش جێبەجێ نەکراوە؟ وەزیر بڕیارەکەی داوە جێبەجێ نەکراوە. ئەمە بزەبت زیادەڕۆیە لەو ناوچانە. باش سەیری ئەمەکە وەزارەتی دارایی زۆرترین مڵک و زۆرترین زەوی هەیە، بەڵام زۆرترین خانووی بەکرێ گرتووە بۆ بەڕێوەبەرایەتی و بۆ بانک و بۆ شوێنەکانی کە ئەمە کارەساتی گەورەیە، بەشێکی زۆر لە زەویەکانی تۆیە، باڵەخانەی حکومیە و داگیر کراوە، زەوی وەزارەتی مالیە و داگیر کراوە، بۆیە وەزارەتی مالیە ساڵانە پارەیەکی خەیاڵی ئەدا بەچی بەکرێی بینە. باش ئەمە ئەو دۆسەیەکە جوڵانومە. ئەمانە چەندین دۆسیەی ترن کە پەیوەستن بە مافی خوراوی هاوڵاتیان و بە شوێنەوە چووم. ئەمە دۆسیەی تاوانێکە کە بە ئاشکرا لە شاری هەولێر باوکو کوڕێک پێکەوە کوژراون و تاوانبارەکان پیاسە ئاکەن و دۆسیەکە چۆتە ئەنجومەنی وەزیران بۆ جێبەجێکردنی بڕیاری گرتنی ئەوانە. ئەمە سکاڵایە لەسەر ئەو کۆمپانیایی کە بە ناوی ئاسایشەوە لە داخڵبوونی سلێمانیە هەر تەنکەرێک بێت $100 لێ. ئێستا شەر بەردەوامیان ڕاگیرەوە. لەم ڕۆژانە زانیاریان پێدام کە دایان ناوەتەوە $30 وەرەگرن. چاوەڕێ و بەڵگانم پێم گا بزانم ئایا هەر بەردەوامیان ناچکە جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی پێداوم ئەگەر لای نەبن خۆیەکێت بە هێز ئەو سەرانە وەرگرتنە لا ئەبا. باش دۆسیەکان زۆرن کاکەکەیم لەسەر مەسەلەی داهاتی نەوت کە سەرۆکی حکوومەت وتی ئێستا هاوڵاتیانیش دەتوانن ئاگاداری داهاتی نەوت بن، ینی ئێوەکو پەرلەمانی ئێستا لەم خۆ ئاگاتان لە داهاتی نەوتێ مەسەلەن چەندە چۆن پارەکە سرف دەکرێت داهاتی نەوت؟ داهاتی نەوت نەخێرە ماگامان لی نییە. لەناو ئەم دۆسیانە هەیە کە چەند ساڵە چاودێری دارایی داوا کاوردبینی خەرجیەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بکە. تام کاتەی من و تۆ پێکەوە قساکەین ڕێگە نادەن. من دۆسیەکەم ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران ئەڵێم بە چه حەقێک ئێوە ڕێگە نادەن چاودێری دارایی کە وردبینی هەموو خەرجیەکەکە لە هەرێمی کوردستانە ئێوە ملیارەها دۆلارتان خەرج کردووە، جۆرەها گرێبەستان هەیە لەگەڵ کۆمپانیای ناوخۆی و بیانی، بەڵام ڕێنادەن وردبینی بکرێ. ئەڵێ چی؟ ئەنجومەنی وەزیرانە لێەوە نیە کۆمپانیای دیلۆیتمان هێناوە وردبینیەکە. لە کاتێکا چاودێری دارایی ئەڵێ من ئیمکانیەتم هەیە لە دیلۆیت باشتر وردبینی داهاتی نەوت و خەرجی بکەم بەبێ ئەو ملیارەها دینارەی کە ملیارەها دۆلارەی کە داوتانە بە کۆمپانیای دیلۆیت، بەڵام وەزارەت نایڵێ بۆ چونکە داهات و خەرجی نەوت زۆر ناشەفافە. نیوەی داهاتی نەوت ئێستا نیوەی داهاتی نەوت ئێستش لەم کابینە نیوەی داهاتی نەوت دیار نییە و شەفاف نییە. وە پارەی نەوت لە بانقی کوردستان محسوب لە سەر سەرۆکی حکوومەتی پێشوو وەرگیراوەتەوە دراو بە ئارتی بانک محسوب لە سەر سەرۆکی حکوومەتی ئێستا. یعنی حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی چاوەڕێی بانقێکی ئەهلیە هەموو مانگێک $320 ملیۆن بە دۆلار لای ئەوانە بیکەن بە دینار و دینارەکەیان بنێ. تەنانەت حکوومەتی هەرێم گۆڕینەوەی دراوەکەش بەخۆی ڕەوا نابینێ بە وەزارەتی دارایی بانقێکی ئەهلی بەڵە قازانجی خەیاڵ. پێشتر بازەکانی زیکەی $30 ملیۆن ئێستا ڕەنگە نیسبەتەکە کەم بوو بێتەوە، بەڵام قازانجێکی خەیاڵیەکە جگەلەوە $320 ملیۆن دا بە دارایی $320 ملیۆن $350 ملیۆن تری داوامان کردووە. ئەیدەنەوە بە قەرز کام قەرزانە، ئەیدەنەوە بە ئیستیحقاقی کۆمپانیا کام ئیستیحقاقە. خۆمەگەر ئێمە نیوە بە نیوە شەراکەتمان لەگەڵ کۆمپانیاکان کردووە بێن نەوتی هەرێم بەرن و خۆیان مستەفید بن، ئەمە کارەساتێکی گەورەیە. بۆ لەسەرم تۆرە بڕۆین تۆرێکی تر هیچ شەنگاوێک نەنراوە بۆ شەفافی نەوت لەم کابینێ. نەخێر نەک نەنراوە، سیاسەتەکە وەک خۆی ڕوە. تەنانەت وەزیریش نییە ئێستا، وەزیری سامانە سروشتیەکان بوونی نییە و ئەوە چەند ڕۆژە کابینە پێگاتووە ناڵێن 100 ڕۆژی کار. باش وەزارەتێک بەبێ وەزیر کە وەزیری فعلیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەکالەت خۆی وەزیرە. من داوام کردو کێ وەزیرە وا دەڵێن، بەڵام بەداخەوە وەزیری نییە وەزارەتەکە.
کامە شەفافیەتە لە نەوت ئەوەی دەڵێن هاوڵاتیان دەیزانێن نەخێر پەرلەمانی کوردستان من لە لیژنەی سامانە سروشتیەکانم نایزانم نەخێر نەخەرجی ئەزانم نەخەرجی ئەزانم نەداهاتی ئەزانم نە هەناردەیە ئەزانم شانازی بەوە واکەن کە نەوتی کەرکووکی ژێستە بە هاوبەشی دەنێرن لەگەڵ حکوومەتی عێراقی هاوبەشێکە چۆنەوە هاوبەشێکە ئەوەیە لە ڕێی بۆری نەوتی کوردستانەوە کە لە ١40 هی کۆمپانیای کارە هی ئەو کەسەیە کە خاوەنی کۆمپانیای کار بوو لەگەڵ شاندی دانوستانی هەرێمە بوو بەڵێ بۆ هەر بەرمیلێک کە بەو بۆریای نێرن 300,000 و $2 وەرەگرێ لە 160 هی تورکایە ئێمە چی ئیسیفادەیەک لەواکەین زەحمەت نەبێمە چ شانازیەکە کە کۆمپانیای کار لە 140 وەرەگرێ و تورکیا لە 160 وەرەگرێ سوودێکی نیەوە حکومەتیێرێ کوا سوودەکەی باش چه سوودێکی هەیە نەخێر نیەتی بەس پێشتریش لەسەر مەسلەی نادەندەرۆی پارە ینی زۆر بەڕێزیشی لەسەر کردبوو ئەم دۆسیە شەرداخرا بەڕێزت کۆمەڵی بەڵگەت لابوو کە پارە لە چەند بانکێک یاریمی کوردستان براوەتە دەرەوە ینی هیچ کارێکی لەسەر کرامە لەم ڕۆژانە لەگەڵ بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێم لەگەڵ بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی دارایی کابکات بەڕێوەبەری گشتی دەواازە سنووریەکانی هەرێمە من ئەم دۆسیەم کردەوە جارێکی تر و لە خولی پێشوو لە کۆبوونەوەیەک لەگەڵ حکوومەت من نامەیەکم نووسی بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرامبەرم دانیشتبوون بۆم نووسین من دۆسیەی بردنە دەرەوەی پارەم لایە باشە بە ڕێکارێکی مەترسیدار مانگانە لە هەرێمی کوردستانەوە 500 ملیۆن دلار پارەی ناشەرعی بەسپیکردنەوە براوەتە دەرەوە لە ڕێگەی مەرزی نێودەوڵەتی باشماخ و چەند بانقێکی کە فەرعیان لە هەرێمی کوردستان هەیە بۆم نووسیوتم ئامادەم هەموو بەڵگەکانتان بەمێ ناوی 30 کۆمپانیاکەم ئیشەیان کردووە و ناوی زیاتر لە 150 کەس کام پارانیان بەناوە بەڵێ هەموویم لایە نامەکەمدا بە سەرۆکی حکوومەت خوێندێەوە دای بە جێگرەکەی هەردووشیان خوێندویانەوە سەیری منیان کرد و سەرۆکی حکوومەت نووسراوەکەی خستە گیرفانی کە کۆبوونەوەکە تەواو بوو گەڕا دەستی گرتم وتی وعد بێ پێکەوە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت ئەم دۆسیە بە هەند وەرەگرین و پێکەوە دانیشتین لەسەری بەڵێ سەرۆکی کابینەی هەشت ئێستاش دانیشین وشەیان نەوت تۆ بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بڵێ وەرن سپیکردنەوەی پارە یعنی پارەی دزرا و حرام مانگانە 500 ملیۆن دلار لەم هەرێمی کوردستانەوە چۆتە دەرەوە کە بەشی زۆری هەرێمە بەشێکی هی عێراقە لە ڕێگای مەرزی نێودەوڵەتی باشماخەوە کارە نایاساییەکانی بە یاسا کراوە بە ڕێکاری یاسایی کراوە کە هەمووی نایاساییە لی بێدەنگ بوون ئەو ڕۆژە لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێم و دەواازە سنووریەکان ئەم دۆسی ئەم باس کرد وتم تۆ بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێمی ئەزانی چۆن پارە بە شەرعیەت وەرگرتن لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە برێتە دەرەوە تی چۆن پێم سەیرە بەم نەڵی چۆن وتم ئاوایان کردووە کابرایەک 10 ملیۆن دلاری دزراوی هەیە هیچ ئەوەلیاتێکی نییە بە ڕەشوە و بە حرام و بە دزی وەریگرتووە ئێستا ئەوێ بیخاتە بانقێکی ڕەسمی و بیباتە دەرەوەی هەرێم جاعرە بە کوردەتیایەتی و بەرپرسی باڵای هەرێم لە پشتی ئەم پرۆسەیە وتی چۆن کراوتم بابەتان باسکەم کەسێک هاتووە و توێتی من بایی 10 ملیۆن دلار ئەشیای کارەباییم هێناوە بە ئەنواعشتەوە چەکی بانقەکەی پێیەکە 10 ملیۆن دلاری لە بانقێک داناوە لە سلێمانی یا لە هەولێر یا لە بەغا لە گومرک لە دەواازە سنووری باشماخ وەصلی 37 و 38 ئەیان بۆ کردووە کە وەصلی ڕسمی وەزارەتی داراییە گومرجی داوە مۆری بۆ کراوە دخولی هەموو ماوادەکانی بۆ کراوە واتە 8 مۆر هەیە دەدرێ لە وەصلەکان ئیمزا ئەکرێ هەموو ڕێکارێک وەکو ئەوەی تۆ فیعلەن بایی 10 ملیۆن دلار مەوادی کارەباییت بە تڕێلە حازر بێ گومرگەکەی بیت فەرمو داخلی کە بۆ ناو هەرێمی کوردستان بەڵام
ڕسمیاتەکەی کراوە وەرەقەکان کراوە مۆرەکانی لەسرە بەس بارەکە بوونی نییە بۆ ئەوەی شەرعیەت بدەن بەوەی ئەم کەسە بای 10 ملیۆن دلار مەوادی هێناوەتە ئەم وڵاتە ڕێی بدەن پارەکەی بەرێ بۆ ئەو شوێنەی کە ئەیەوێ بۆی پارەکەی بە ئەمە ڕێگایەکی زۆر مەترسیداری سپیکردنەوەی پارەیە لە هەرێمی کوردستان کراوە بەشی زۆری پارەی عێراق لە دەواازەی نێودەوڵەتی باشماغ هەندێکیش لە حاجی ئۆمەران زۆرینەی لە باشماغ کراوە ئەم بانقە ئەو وسوڵاتەی و ئەو مۆرانەی مەرزی باشماغ دێنێ ئەیکا بە فاتورەکەوە ئەیکا بە چەکە بانقەکەەوە ئەینێرە بۆ بانقی مرکزی کە ئەمە مەوادی داخلی ئێرە کردو بۆی هەیە پارە بەرێتە دەرەوە چکە مەوادی هێناوە پارەکە ئابات و شەرعیەتی بۆ دروست هەبێ و ئەوەلیاتی بۆ دروست هەبێ بێوێ بیباتە ئەڵمانیا بەریتانیا هەر وڵاتێک باش بەس ئەم دۆسیانە ئەگەر سەرۆکی حکوومەتی ئێستاش بێ کار لەسەر ئەمادەن بە بەڵگەوە پێش بەدڵنیاییەوە لەم ڕۆژانە کاری گرنگ لەسەر وردەکاری ئەم دۆسیە و سپیکردنەوەی پاراکەم باش سەبارەت بە مەسلەی دۆسیێکی تر هێشتان لەسەر کردبوو مەسلەی خانەنشینی بندیوار و پاسەوان و ینی ئەوانی کە بە بندیوارەکان ناو دەبرێت هیچ ئەنی ئەوەیە کێ بەرەپێش چوونێکێ لەم بارەیەوە ئەوە لە پرۆژەی چاکسازیایە و ئەو پرۆژە کاتی خۆی لە 4 2014 هێشتا سەرۆکایەتی پەرلەمان لە خولی 4 دروست نەبوو بوو من بە دوواداچوونێکم کرد بۆ خانەنشینی سەربازی دەرکەوە ئەو کاتە 27,000 خانەنشین لە ساڵی 2013 بۆ 14 زیادی کردووە باش بۆ بەدوایم دۆسیە چوون بە نەتیجە پرۆژەیەکی لێکەوتەوە کە پرۆژەی ڕێخستنەوەی خانەنشینی و لابردنی خانەنشینی نایاسایی و نامستەحق بەوەی کە وەزیر نەبووە و وەزیرە بۆی مدیرعام نەبووە و مدیرعامە بەوەی کە پێشمەرگە نەبووە و پێشمەرگەی خانەنشینە هەموو ئەمەی کە کراوە بارگرانێکی گەورەی دروست کردووە دوجار پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵی لێ دروست بوو کە لە 2015 پێشکەشمان کرد و دوایی من هەموو ئەوەلیاتەکانمدا بە حکوومەت کە لێرا هەیە لە ساڵی 2007 مانگی 11 دام بە سکرتێری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و تمیێوەڵەن وەزعمان خراپە وەرن بام فەزیحەیە چاکەین دوای بردیانەوە پرۆژەی چاکسازیان لێ دروست کرد و نردیانەوە بۆ پەرلەمان و ئەم خولە هەمان پرۆژەیە بەڵام ئەوە بەشێکی ئێستاش نەگەیشتوڵین پرۆژەکە وعدیانداوە لەم هەفتەیە کە دێت چوارشەمە ئەنجومەنی وەزیران پەسەندی کا بینێرە بەڵام کاک حەکیم ئەوە ئەگەر جێبەجێ بکرێ لە کەوانەیەکە ئەگەر جێبەجێ بکرێ باش چکە شەڕی نێوان هەردوو لایەن بۆ پاراستنی کادرەکانی خۆیان کە مستەفیدن بە نایاسایی لە داهاتی گشتی ئەو شەڕی تایە بزانین چۆنە ڕوە ئەگەر جێبەجێ بکرێ ئەوە چاکسازیە لەسەر ئەو پارانەی ئەیدەی بە خەڵک بەڵام ئەو پارانەی خۆیان بردویانە ئامادەنین هەر کەشفیشی بکەن نەک چاسازی تیا بکەن من دۆسیەکی ترم مروژاند کەوە ئێستا حالیان لەگەڵ ئەنجومەنی وەزیران و حکوومەت خەریکی ئەم دۆسیەیەم مەسلەی و قەرزانەیەکە حکوومەت داوێتی بە چەند کۆمپانیا و هاوڵاتیەک پارەیەکی خەیاڵی ئەوە تا ئەمە لیستەکەیانە بەڵێنی زۆرە ئەمە لیستەکەیانە ئەمە ئەو لیستەیە کە قەرزەکانی پێوەرگیراوە ئەمە ناوی ئەو کۆمپانیا و بڕ و بڕی سوود و هەیەانە لە 2011 هەیەانە لە 2010 ئەم پارانەی بە سوود وەرگرتووە زۆرینەیان سوودەکانیشیان نەداوە و نەشیان گەڕانەوەتەوە باش من ئەم جارە بە شوێنی ئاچووم وەزارەتی دارایی بڕێ و پارەیە 600 ملیارە 600 میلیارد یعنی حکوومەتی هەرێم 600 ملیاریاوە بە چەند هاوڵاتیەک و چەند کۆمپانیایەک لە ساڵی 2010ەوە هین 2010ەوە باشە هەتا ئەم ساتە کە ئەڵێکی دوایین ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2019 کە مۆڵەت درا ماوەی 6 مان قەرزەکان بگەڕێنەوە بۆ بانکەکان بەکاش یاخود بە چەکی بانقی بەڵام پابند نەبوون نووسراو کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ڕێکار بگیرێتە بەر هەیەانە ڕەهنی قەرزەکە موڵکیەکە پرۆژەیەکە چۆ پرۆژەکەی فرۆشتووە کە ڕەهنی لەسرە پارەکەی حکوومەتی نەداوەتەوە کە ڕێک نزیکە بە موچە 1 مانگی فەرمانبەران ئەو قەرزەی کە لای کۆمپانیەکە ئەو قەرزەی لای چەند کۆمپانیا و چەند هاوڵاتیەکە بەقەد موچە 1 مانگی فەرمانبەرانە لە 2010ەوە حکوومەت دووەری ناگرێتەوە تەنانەت هەیەانە سوودەکەی کە لە ساعت دەیە ساڵانە ببیدا نەیداوە کەڵەکە بووە لەسەری
هەیانە بە یەک نووسرا و 31 ملیار لی خۆش بوون لی خۆش بوون بەڵێ ئەمە پێوترێ حکومڕانی ئەمە پێوترێ فەزاحەت خانە. باش کاتمە زۆر کەماوە بەس لەسەر خزمەت گوزاریانی بە دیاریکراوم کابینی شتێکی لە ژیانی خەڵک گۆڕیوە بۆ نمونە لە ڕووی دۆخی خزمەت گوزاری کارەبایە دابشکردنی نەوتی سپیانی گۆڕدراوە. بەڵێ 1 لیتر نەوتی نییە ئەم حکوومەتە بۆ هاوڵاتی 1 لیتر بنزینی نییە بۆ ئۆتۆمبیل و بازار. ئەی بۆ وتیان پێش زستان نەوتی عێراقا ئەوەی عێراقا هەرێم بە 30,000 وەرێگرێ 16,000 بە ناوی نەقلەوە خستۆتە سەر. باش حکوومەتی هەرێم 1 لیتر نەوت نەدا بە هاوڵاتی 1 لیتر بنزین نادا بە هیچ کەس تەنانەت پارێزگاکان هەندێک سوتەمەنیە دەن ئەوە هی عێراقا هەموو نەوتی هەرێم بە بۆری و تەنکەر ئەینێرن و پارەکەی بە نادیاری زۆرینەی ئەمێنێتەوە و ماوەتەوە تا ئەم ساتە. لە هیچ وڵاتەکان نەبووە ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت بفرۆشێ بەڵام 1 لیتر بنزین نەدا بە هاوڵاتیەکانی 1 بەرمیل نەوت نادا بە دەعم بۆ پاڵاوگەکانی عێراق. پاڵاوگەکانی هەرێم لە بازیان و لە کەڵک بەکاردێنێ بۆ خۆی بە پارە نەوتە کسپێکەیە باتۆ یا بە هاوڵاتیان بەشێک شێوەیەکەیدا بە ئێمە و بنزینەکەی باتەوە یا بە 450 دینار بە شۆفێرەکان گازوایلەکەی بات بۆ مەحەطاتی کارەبا لە بەسرا. بەڵام پاڵاوگەکان هی هەرێمە لە بازیان و کەڵەکایە حکوومەتی هەرێم ئیهمالی کردوون و 1 بەرمیل نەوتیان نادباری دۆخی کارەبا و کێسی کارەبا. ئێوە فەزیحەی ئەوەیە کە هەموو نەوتەکاکەنە بۆری و تەنکەر و ئەیبەن بە حساب بە غاز ئێستا مەحەطاتیش پێکا بۆی کولفەی گازوایل کەم بێتەوە. فەرموویە ئێستا حکوومەتی هەرێم بە سەرمای کۆتایی پاییز 11 سەعات 10 سەعات 8 سەعات کارەبا بە. ئەمە پێوترێ فەزاحەت خانە. مووسڵ کە وێران بوو داعش خاپوری کرد کارەباکەی باشترە. کوێ کارەبای وەک هەرێمی کوردستان وایە کارەبا بۆیە باشی ناکەن مەزدەری دزی بووە پێشتر کە گازوایلیان تیا فرۆشتەوە بە نرخی خەیاڵی و دزیان لێ کردووە و ساڵانە 3 میلیارد دۆلاریان تیا خەرج کردووە. ئەوە نەتیجەکەیەتی بیان نایە بە تاقە شەمسی بە هەر ماڵێک ئەو 3 میلیارد دۆلارە لە 1 ساڵا کێشەی چەند ساڵی کارەبای حەلە کرد. ئەمانە بە حکوومەتداری نهاتوون ئەمانە هاتوون خۆیان دەوڵەمەندکەن و خۆیان بژێن و ئەخیر فرسەتیانە و دەوڵەمەند یعنی تێریش نابن. ئەوە کێشەکەیە. بۆیە بەڕاستی باج زیاد کراوە خزمەت گوزاری کەم کراوە. فەزیحەی گەورە لە سەعاتی ئاوی ماڵانە کە بەستیان و پارەکەیان وەرگرت و ئێستەوە تا بۆ بە کارەسات و بۆ بە فەزیحە کۆمپانیاکانە لە نیشی پێ ناکەین پارەشیان لە هاوڵاتیان وەرگرتەوە بەستویانە حکوومەت عەقدی هەیە. ینی کاک حەکیم باشە بەس بە کورتی کاتمان زۆر کەمانی زیادبوونی داهاتیشی لە دۆخی خەڵک نەگۆڕیوە لە ڕووی موچەوە لە ڕووی نی خزمەت گوزاریەوە موچە باش بکرێ زیادبوونی داهات سەرانەیەکی نایاساییە لەسەر خەڵک. باشە ژیانی خەڵکی قورستر کردووە. بەرهەمەکەی چییە؟ دراوە بە سوتەمەنی بۆ خەڵک دراوە بە کارەبا باش دراوە بە کابینیز دەستکەوتێکینەوە بۆ داوامی فەرمانبەرانی شیرە خستۆتەوە خۆشیێرەش دەستکەوتنی ئەوە دەستکەوتەکە ئەرکی فەرمانبەرانی کردووە بە 8 سەعاتی ئیجباری و سزا. من ماوەی 3 مانگە نووسراوم داوە بە ئەنجومەنی وەزیران بۆ ئەو کارە نایاسایانی بەرامبەر فەرمانبەران کردویانە لە مەسەلەی ڕاگررتنی پلە بەرزکردنەوە کە ئەوە لە قانونا پێوترێ پێشێلکاریەکی گەورەی مافی فەرمانبەران تۆ پلە بەرزکردنەوەی 4 ساڵی فەرمانبەرێک ڕابگری باش ئەزانی چ زوڵم و ستەمێکە ئەگەر دەستکەوتە فەرم و پلە بەرزکردنەوە دەست پێ بکەنەوە بە فەرمانبەرانە و مافیان وەرگنەوە جگەلەوە کاک حەکیم بڕیاری ئەنجومەنی وەزیران لە کابینەی پێشوو دەڵێ پێداچوونەوە بکرێ بە هاوکاری تۆڕی خێزان کە بێ هاوسەر و گەورە کچ و بێ باوک و بێ سەرپەرشت و زیندان و ئەو خەڵکە بەدبەختانەی لە کۆمەڵگەی هیچیان نییە. بەڵام حکوومەتی هەرێم هاتووە بڕیوێتی 4 ساڵە 5 ساڵە پارەی بێوەژن و ئەم خەڵکەیان بڕیوە. ئەم جارە چوون بە دوایە ئەم کابیناڵێ وەڵاگەر وەزعمان باش بوو ئەو لەوێتمانەوەی آخر بە پێی بڕیارەکە ناڵێ بیبڕە تۆ زوڵمی گەورەت کردووە تۆ خانەنشینی جاش و بەعسی و مستەشارە نەبڕیوە هاتووی لێ وڵا لە بێوەژنانە خەڵکی نامستەحق هەیە کە 150,000 دەیتێ چوی ئەوەت بڕیوە. ئەمە حکوومەتداریە یامە دەستخستنە قورجی خەڵکە بینە سەر وەزعی بازرگانان و کارگەکان فەزیحەی گەورە لەوەیە. کارگەکانێکی بەهێز دەکەن مەسەلەن
کوردستانی بەهێز گیرفانی خۆیانە دزیەکەی خۆیانە کام بەهێزیە ئەو بەهێزیەی کە لە 3700 کارگەی هەرێمی کوردستان هەزاری ڕۆشتووە بۆ بەغا لە بەرەوەی لە عێراق بۆ خوارو لە عێراق ئەرزیانە دەنێ کارەبایان بۆ کردوون بە نرخێکی کەم بە 30 دینار لێرە 130 دیناریان لێسەنن و زەویشیانە دەنێ و ئەشیان پارێزن لێرە ئەبن بە شەریکیان سەرانیان لێسن کارگە هەیە 3 ساڵ چاوەڕێی ئیجازەکەیەتی نایدەنێ کارگە هەیە خەریکە ئیفلاسیان پێ کردووە و عەتەڵیان کردووە و دایخستوە 2000 کارگە دایخستووە باش لەبەرچی لەبەر بازرگانە پیسیەکەی کە خۆیان مەواد داخڵەکەنەوە ئەگەر شتێکت ما بە زۆر بە کورتی کاتمان نماوە سپاس دەکەم وڵات دۆسیێش زۆر ماوە هەر چەندە بەڵاممان زۆر ماوە بەداخەوە ئەوەی کە هەیە درێژکراوی کابینەی پێشوە و دەموچاوەکان گۆڕاون و خەڵکێکی تر هاتوۆتە پێشەوە مستەفید بێگینا کۆمپانیا زەبەلاحەکانیان هەر خەریکی دزی و قۆڕەخکاریە سپاس بۆ ڕێزکار سۆرا عومەرکرام بەرنامەی لەگەڵمان سپاس بۆ ئەوی بینێرانی بڕێ سپاس بۆ کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ